رادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژە لە رادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ سێشەمبە 6 ئایاری 2025تان پێشکەش دەکەین. گەریلا تیڤی دیمەنی دوو چالاکی کاریگەری گەریلاکانی ئازادی کوردستانی بڵاو کردەوە کە لە یەکی ئایار لە ڕێگەی درۆنی کامیکازی یەکی نەیشەهید ئاخین موشەوە دەکرێتە سەر پێگەی سوپای هێرش دەکرێتە سەر پێگەی سوپای تورکی داگیرکرد لە هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوای زاپ. پێشتر ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەگە دەربارەی چالاکیەکە ئەو زانیاریانی خستبووە ڕوو و ڕایگەاند بوو لایەکی ئایار کە لا گۆڕەپانی بەرخودانی گردی بەهار لە هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوای زاپ یەکینەکانی شەهین ئاخین موش با درۆنی کامیکازی گورزیان لە کۆنتینەرێکی داگیرکەراندرا کە سیستەمێکی ڕاداری تیادا بوو لە پێگەی هێرشکردن نبوو. لە ئەنجامدا کۆنتینەرەکە بە تەواوەتی لەناوبراوە. هەروەها لایەکی ئایار هەر لە هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوای زاپ حەفارێکی زرێپۆش کە بە ئامانجی هێرشکردن نێردرا بووە سەرتۆنێلەکانی گەریلا لا گۆڕەپانی بەرخۆدانی سەرگەلێ با درۆنی کامیکاز لایەن یەکینەکانی شەهید ئاخین موشەوە تێکشکێنرا بوو. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە سەبارەت بە هێرشەکانی سوپای تورک و وەڵامەکانی گەریلا لا چوارچێوەی پاراستنی ڕەوادا ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. هەپەگە لە ڕاگەیاندراوەکەیدا ئاماژەی بۆ کردووە لە 28 نیسان تا 4 ئایار گۆڕەپانەکانی بەرخۆدانی هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوای زاپ 3 جار با تەقەمەنی قەدەغەکرا و 3 جاریش با فڕۆکەی بێفڕۆکەوانی بۆم ڕێژکرا و 6 جاریش با فڕۆکەی جەنگی بردومان کراوە. هەروەها هەپەگە دەشڵێت لە ڕۆژانی 1 و 2 3 و 4 ئایار گۆڕەپانەکانی هەرێمی خواکۆرگ، هەرێمی گارە، مەتینا، هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوای زاپ باگشتی 1978 جار باچەکی قورس تۆپ و هاون بردومان کراون. هەروەها باس لەوەش دەکرێت لا نێوان 1 و 3 ئایاردا سوپای تورک بە حەفارە هێرشی کردوتە سەرگەری تونێلەکانی گەریلا لە گۆڕەپانی بەرخودانی گردی ئامەدی لە هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوای زاپ. هەپەگە ئاماژە بۆش دەکات لا یەکی ئایار لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی بەهار لە هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوای زاپ یەکینەکانی شەهید ئاخین موش با درۆنێکی کامیکازی گورز لە کۆنتینەرێکی داگیرکەرانیاندا کا سیستەمێکی ڕاداری تێدا بوو لا پێگەی هێرشکردنە بوو. لە ئەنجامدا کۆنتینەرەکە بە تەواوەتی لەناوبراوە. هەروەها حەفارێکی زرێپۆشیش کە بە ئامانجی هێرشکردن نێردرا بۆ سەرتۆنێلەکانی گەریلا لە گۆڕەپانی بەرخۆدانی سەرگەلێ با درۆنی کامیکاز لایەنەکینەکانی شەهید ئاخین موشەوە تێکشکێنرا. هەروەها هەپەگە لە کۆتاییشدا ڕای دەگەێنێت 2 ئایار لە هەرێمی شەید دەلیلی ڕۆژاوای زاپ لەلایەن یەکینەی شەهید ئاخین موشەوە با درۆنی کامیکازی قورس لە داگیرکەران وەشێنرا کە بەچەکی قورس لە هێرشی سەرتونێلەکاندا بوون لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامەدی و لە ئەنجامدا داگیرکەرێک با سزا گەیاندرا و لە 3 ئایاریش لە هەمان هەرێم لالایەن یەکینەکانی شەهید ئاخین موشەوە با درۆن چەکێکی دۆشکە لە ناوبرا کە لە دژی تۆنێلەکانی گەریلا لە گۆڕەپانی بەرخۆدانی گردی ئامەدی بەکاردەهێنرا. لە شاری بیلفێلدی ئەڵمانیا بۆ ئازادی ڕێبەرۆجەلان ستاندی هۆشیارکردنەوە دانرا. ستاندەکە با پێشەنگایەری کوردی سنترۆم بیلفێلد و نافیەک و چەتری ئەنجومەنی ژنانی زەدی سەمژێ دانرا. هەروە بڵاوکراوە بۆ ئازادی ڕێبەرۆجەلان دابەشکرا. لە چالاکیەکەدا دەربارەی بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان بڵاو کراوە خوێندرایەوە و هەروەوتیشان ئیرادەی سیاسی گەلی کورد لە ساڵی 1999 لە دوورگەی ئیمراڵی لە ژێر گۆشەگیریدایە. هەروەها ڕایشەنگیان ڕێبەرۆجەلان دەیەوێت پرسی کورد با ڕێگەی دیموکراتیک چارەسەر بکات.
لە بەشێکی زۆر لە شارەکانی باکووری کوردستان پرسە بۆ سری سورەیە ئۆندەر ئەندامی شاندی مراڵی دەم پارتی و جێگیری سەرۆکی پارلەمانی دانرا و گەل باشێوەیەکی جەماوەری سەردانی پرسەکانیان کرد لە هەریەکە لە شارەکانی ئاماد ڕەحا و شەرناخ و بەشێکی دیکە شارەکانی باکووری کوردستان پرسە بۆ سری سورەیە ئۆندەر دانرا. لە ناوەندی خانەوادەی شەهیدانی کەمپی پەنابەرانی شەهید ڕۆستەم جوودی لە مەخموور ئاسری سورەیە ئۆندەر بە مەراسمێکی جەماوەری بەبیرهێنرایەوە. لە مەراسمەکەدا پەیامی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان و پەیامی کەجەکە سەبارەت بە ژیانناوەی ئۆندەر خوێندرایەوە و هەروەها دوای خوێندنەوەی پەیامەکان ئەحمەد شەهباز هاوسەرۆکی ئەنجومەنی گەلی مەخموور و سینکارە ئەندامی ئەنجومەنی خانەوادەی شەهیدانی مەخموور قسەیان کرد. Vazaya Türkiye her tüm fikir ramanemi cibaka Türkiye cibaka Kürt peş bu. Ciberku ev insan lbehemberi nehakiye behemberi zulmiye behemberi nevekheviya ku tuvalate Türkiye ve Kürdistan'da da jiyan dikir her tüm serhildir her tüm vadi fikir ramani دموکراسی بود. یاش همیا گرینگتر دلسوزک ای ریبر آپو بود. باوریا و حیا داوی ریبر آپو دهات. تایبت و بیواجه داوی ده ارکک پر گرینگت بی سر منیخوا. ادوه آغره ده شهید کرد برو چنده امیش و ریزداری بیر تینین. فەرماندەیی گشتی یەکینەکانی پاراستنی ژن یە پەژە هێرش و کۆمەڵکوژیەکانی سەردەروزیەکانیان شەرمەزار کرد و ڕایانگەیان وەک یە پەژە کردەوە تروریستیەکانی دژی گەلی دەروزیمان کە بەشێکی گرنگی کۆمەڵگای سووریان باتوندی شەرمەزار دەکەین. هەروەها ڕایشەنگیان لە بەرامبەرەوە هێرشە تروریستیانە دەوەستینەوە بۆ تۆڵەی ئەو کۆمەڵکوژیانەی کە لە سووریا دژی گەلەکەمان ئەنجامدراون گەورەترین وەڵام پاراستنی ڕەوایە. هەروەها ڕاشە دەگەیان لەسەر بنەمای بەڕێخستن بوون بۆ بەدیهاتنی سووریایەکی دیموکراتیک کە هەموو ژنان و گەلان باشەوەیەکی دیموکراتیک و ئاشتیانە بتوانن تێیدا بە ئارامی بژێن تێدەکۆشن. شەرفانی هێزەکانی کۆماندۆی قەسەدە بەرخۆدان ئافرین با ناوی حەسەن جەلۆکە لە ڕۆژی 3 ئایار لە هەرێمی بەنداوی تەشین شەهید بوو لە گۆڕستانی شەهید دەلیل سارۆخان بە خاک سپێردرا. ئەندامی ئەنجومەنی بنەماڵی شەهیدان لە مەراسمەکەدا قسەی کردو لە فەرماندەکانی قەسەدەش ئاڵدار ئافرین تیشکی قستە سەر کەسێتی و قارەمانەتی شەهید بەرخۆدان کە ترسی خست بۆ دڵی چەتەکان. پاشان ناسنامەی شەهید خوێندرایەوە و ڕادەستی بنەماڵەکەی کرا و تەرمی شەهید بە خاک سپێردرا. لە مەراسمێکدا 140 گەنجی هەرێمەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەشداریان لە ڕیزەکانی هێزەکانی خۆپاراستن کرد و سوێندی پاراستنی دەستکەوتەکانی گەلیان خوارد. گەنجان لە ئاکادمیای شەهید جەمال کۆبانی لە ناوچەی مەنسوورای تەبقا مەراسمی دەرچوونیان بۆ ئەنجامدرا و بەشداریان لە ڕیزەکانی هێزەکانی خۆپاراستن کرد. خولەکە بە هەماهەنگی فەرماندەی گشتی هێزەکانی خۆپاراستن و بەڕێوەبەرایەتی ئاکادمیاکانی هەرێمی فورات ڕێکخرا و بە ناوی شەهید محەممەد ناسری بۆ ماوەی 2 مانگ بەردەوام بوو. تیایدا وانەی سەربازی و بیردۆزی بەو گەنجانە وترایەوە. دەیان دانیشتووی کانتۆنی تەبقا فەرماندەیەکانی ئەنجومەنی سەربازی تەبقە و هێزەکانی خۆپاراستن و هێزەکانی ئاسایشی ناوخۆ ئامادەی مەراسمەکە بوون. وەزارەتی بەرگری حکوومەتی دیمەشق سەرچەتە ئەحمەد ئەلهەیاس بە ناوی حاتم ئەبوو شەقڕای کردە فەرماندەی فیرقەی 86 کە لە ساڵی 2019 سکرتێری گشتی پارتی سووریای ئایەندە هەفرین قەلەفی شەهید کرد و کۆمسیۆنی مافەکانی مرۆڤی نەتەوەی کردوەکانیش وەک تاوانی جەنگی پێناسی کردووە. بڕیاری دانانی ئەبوو شەقڕا وەک فەرماندەی فیرقەی 86 تووڕەیەکی زۆری لای کوردان بە دوای خۆیدا هێنا. لە مۆنومنتی حقیقەت
مۆنومنتی ڕۆژنامەنووسانی شەهید لە پارکی ئازادی لە شاری سلێمانی لەلایەن ئازادی خوازان و ڕۆژنامەنووسان لە 15مین ساڵیادیدا یادی ڕۆژنامەنووسی قەڵەم سەردەش عوسمان کرایەوە. هەروەها بەیاننامەیەکیش لەلایەن ڕۆژنامەنووس هێمن مامەند خوێندرایەوە و 15 کۆتریش بۆ ڕۆحی شەهیدانی قەڵەم ئازاد کران و بێنە شەهیدانی قەڵەم سەردەش عوسمان، عەزیز کۆیلۆغلو و گولیستان تارا هێرۆ بەهادین و وەداد حوسێن و سۆرانی مامە حەمە و کاوەی گەرمیان بەرزکرانەوە. سەردەشت بە ڕۆحی خۆی بتەکانی تێکشکاند و پێی وتین نەسەرۆ خوایە نەکچەکەی. ئەگەر هەمووان گوێیان لە سەردەشت بگرتایە و بە یەکگرتوویی دژ بە بتەکان بوەستاینەوە ئەمڕۆ نەسەرۆک دەبوو بەخوا و نەکچەکەی. لا یادی 15 ساڵێ لە دایبوونی سەردەشت بانگەواز بۆ هەموو کوردێکی بە ئەمەک و دڵسۆز دەکەین و دەڵێن ئەمڕۆ دەرفەتێک بۆ کوردان هاتۆتە پێش کە ئیتر 100 ساڵی چەوسانەوە و پەرتەوازەیی کورد نغرۆ دەکات. وەرن با هەمومان بەیەکەوە شان بدەینە بەر و ئەم دەرفەتە بقۆزینەوە و بەدەم بانگەوازیە مێژوویەکەی ڕێبەر ئاپۆ بچین و نێو ماڵی خۆمان ڕێک بخەینەوە و ئیتر واز بێنێن لە خیانەت و بەرژەوەندی خێزانی و عەقلی فیودالیزمی. وەرن با خەمی خاک و نیشتیمان لە پێش خەمی هەموو شتێک بێت تا نیشتیمانێکی ئازاد دروست بکەین، هەمومان بە ئازادی و بەختیاری لەژێر چەتری کۆنفیدرالیزمی نەتەوەیی بە ئاشتی و ئارامی بژین. ئەندامی لێژنەی یاسایی پەرلەمانی عێراق محەممەد عەنووس ڕێگەیان هەوڵێک هەیە بۆ کۆتایی هێنان بە ڕۆڵی پەرلەمانی عێراق. دەشڵێت ئەم خولەی پەرلەمان لا سەرەتای دامەزراندنیەوە تا ئێستا بە ئەنقەس کارەکانی پەکراوە. محەممەد عەنووس سەبارەت بە پرسەکە دەڵێ ئەم خولەی پەرلەمان لا سەرەتای دامەزراندنیەوە تا ئێستا بە ئەنقەس کارەکانی پەکراوە و ئەوەش بەهۆی جیاوازیە سیاسیەکانەوەیە. دەشڵێت هەندێک لایەن هەن بە ئەنقەس ڕێگری لە کارەکانی پەرلەمان دەکەن بە مەبەستی ڕێگریکردن لە لێپرسینەوە لەو بەرپرسانەی کە گەندەڵن. هەروەها لە ئێستادا هەندێک یاسایی ڕاگیرا و وەک مزایدە لەلایەن هەندێک لایەنی سیاسیەوە بەکاردەهێنرێت. لە کۆتاییشدا محەممەد عەنووس دەڵێ پێویستە پێداچوونەوە بە شێوازی کارەکانی پەرلەماندا بکرێت پێش هەڵبژاردننی داهاتوو. جیاماژەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەهۆی بوونی ناکۆکی سیاسی لە نێوان هەندێک لایەن زۆربەی دانیشتنەکانی لەم دواییانەدا ئەنجام نەداوە. ماجد لەجماوی باڵێزی عێراق لە ئەنقەرە لە بەیاننامەیەکدا ئاشکرای کرد کە شاندێکی عێراق بۆ ئامادەکاری سەردانەکەی ئەم هەفتەی سەرگۆزیرانی عێراق گەیشتووەتە تورکیا. با گوێرەی بەیاننامەیەک شاندەکە با سەرۆکایەتی محەممەد ڕەزا حوسێنی و نوێنەری وزارەت و دامەزراوە پەیوەندیدارەکانی عێراق گەیشتوونەتە تورکیا. باس لەوەش دەکرێت سەردانەکە با مەبەستی ڕێککەوتن لە بوارەکانی ئاسایش، گواستنەوە پیشەسازی و ئابووریە. با گوێرەی ڕاگەیاندراوەکە محەممەد شیع سوودانی سەرگۆزیرانی عێراق لە ناو ئەم هەفتەیەدا سەردانی تورکیا دەکات و پرسەکانی وەک وزە، بازرگانی و ئاسایش لە بەرنامەی کارەکانیدایە. جێ ئاماژەی وەزیری گواستنەوەی تورکیاش عەبدولقادر ئۆراڵۆغلو پێشتر ڕایگەاند بوو کە لە چەند ڕۆژی داهاتوو سەرگۆزیرانی عێراق سەردانی تورکیا دەکات و ڕەجەب تەیب ئەردۆغانیش لەم ساڵدا سەردانی عێراق دەکات. سوپای ئیسرائیل سەبارەت بەو هێرشانەی ئێوارەی ڕۆژی دووشەممە کردوێتە سەر بەندەری حودەیدا لە دەوروبەری یەمەن بەیاننامێکی بڵاو کردەوە و ڕایگەاندووە سوپای ئیسرائیل چەند هێرشێکی کردووەتە سەر حوسەکانی بەندەری حودەیدا و دەوروبەری لا یەمەن کە نزیکەی 2000 کیلومتر لە ئیسرائیلەوە دوورە. هەروەها ئاماژە بۆش دەکەن سوپا ژێرخانی حوسیەکانی لە ناوچەکە ناراوەکانی یەمەن بردومان کردووە. ئەو هێرشانە لە وڵامی هێرشە دووبارەکانی حوسیەکانە بۆ سەر دەوڵەتی ئیسرائیل کە بریتی بوون لە هەڵدانی موشک و فڕۆکەی بێفڕۆکەوان بەرەو خاکی ئیسرائیل و هاوڵاتیانی ئەو وڵاتە. سوپای ئیسرائیل هێرشکردنە سەر ئەو بەندەرەی با سەرچاوەیەکی سەرەکی داهات بۆ حوسیەکان زانی و بۆ پێی کە بەندەرەکە بۆ گواستنەوەی چەکی ئێرانی و کەرەستەی سەربازی و پێداویستی سەربازی بەکاردێت. هەروەها سوپا ڕێشیگەاندووە حوسیەکان لە ماوەی 3 ساڵ و نیوی ڕابردوو بە ڕێنمایی و بودجەی ئێران بۆ لێدانی ئیسرائیل و هاوپەیمانەکانی و تێکدانی ناوچەکە و تێکدانی ئازادی کەشتیوانی جیهانی کار دەکات.
گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لە خێر و خۆشیدا.